بەناوی خی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت لە بەرنمەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتتانم. بەرنمەم جارە باز لە هۆکارەکانی کەمبوونەوەی توانای بیستنەکەین. میوانێکمە بێت کە پزیشکێکی پسپۆڕی بیستن و هاوسەنگیە بابزین ئایا بۆچی ئێمە توانای بیستنمان کەمە بێتەوە، یاخود بابزین هۆکارەکانی لاوازبوونی بیستن چییە و لە ژیانی ڕۆژانەمانە ئەو پیشانە چین، ئەو شتانە چین کە بنە هۆیەوەی گرفت بۆ بیستنمان دروست بکەن. بەڵێ خۆشەویستان، ئێستاش لەگەڵ بەڕێز دکتۆرە عایشە عەلی فەرەج پزیشکی پسپۆڕی بیستن و هاوسەنگی باسی بابەتەکە ئەکەین. دکتۆرە بەخێر بیت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس. دکتۆرە مێ سەرەتا بەوە دەست پێ بکەم، بیستن چییە؟ هێناسەیەکی بیستن ئەگەر بکەیت. بەڵێ، بیستن هۆکاری ڕئیسی پەیوەندیکردنمانە لەگەڵ دەوروبەرە. بەنمونە ئەگەر تەلەڤیزۆنێ ئیش بکە، ئەگەر ڕووشمان لێ بێ بە تەواوی بیبینین، بەڵام ئەگەر سەوتی نەبێ، ئەگەر زۆرترین کات کە لێی تێبگەین لە ساسیە. باکسی ئەمەشەوە ئەگەر بێت و پشتیش بکەینە تەلەڤیزۆنەکە سەوتی هەبێ، لە 150 بەرەوژوور لە مەوزوعەکان تێگەین، کەواتە بیستن هۆکاری ڕئیسی پەیوەندیکردنمانە لەگەڵ دەوروبەرە. زۆر باشە دکتۆرە، مێ باز لە کەمبوونەوەی ئاستی بیستن بکەین، زین تا چەندە باوە لە ئێستا، خۆتە زانی هۆکار زۆرە لە ئێستا بۆ لە دەستدانی ئاستی بیستن، کەمبوونەوەی ئاستی بیستن. بەدڵنیایەوە دواتر لەگەڵ جەنابەت باسی هۆکارەکانەکەین، بەڵام کەمبوونەوەی ئاستی بیستن تا چەندە باوە ئێستا لە کوردستان، ئەگەر بە جەنابتان ئەزمونتان هەیە لەگەڵ نەخۆش و نەخۆش سەردانتانەکە؟ بەڵێ، داتایەکی ڕێکوپێکمان نییە بتوانین بڵێن سەیسا ئەمەنەیە، بەڵام بەپێی ئەوەی کە ڕێکخراوی WHO باسی ئەکا لە 105 دانیشتوانی هەموو عالم گرفتی بیستنیان هەیە، بە ڕێژەیە لە ڕێژەکان. هەڵبەتە ئێمە کە باسی بیستن ئەەکەین، مەرج نییە نابیستایی تەواو بێ، ڕەنگە بە ڕێژەیەک بیستنی دابەزی بێ، هەر کەسێک ساوند سەود بە دیبی ئەپێورێ، تاکو 25 دیبی پێ ئوترێ ئەمە بیستنی ئاساییە. لەو ڕێژەیە کەمتر بە ڕێژەی جیاواز بیستنی دابەزیوە. بنمونە هەمانە بە شێوەیەکی کەم ئاستی بیستنی دابەزیوە، هەیە بە شێوەیەکی مامناوەند، هەشە بە شێوەیەکی زۆر ئاستی بیستنی دابەزیوە، تا کۆگاتە ئاستێک کە ممکنە بە تەواوی نابیستا بێ. زۆر باشە دکتۆرە، ئەگەر باسێک لە هۆکارەکانی من ناڵم نابیستایی، لەبەرەوەی ئێمە باس لە وەک جەنابەت باسکردمە بەسمان لە نابیستایی تەواو نییە، کەەوە خۆناغی کۆتاییە بە تەواوی کەسێک نەتوانێت ببیستێ. ئەگەر باز لە هۆکارەکانی کەمبوونەوەی ئاستی بیستن بکەیت، ئێمە هاوڵاتیان بۆچی ئەو هۆکارانە چین کە بێتەوەی ئەوەی ئاستی بیستنیان کەم بێتەوە، یا با بڵێن بیستنیان لاواز ببێ؟ بەڵێ، ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی هەمویان. بیستن گرفتێکە کە لە هەموو عمرەکانە ڕوئەیە، بەڵام بە ئەکیدی لەگەڵ هەڵکشانی تەمەنا زیاتر ئەبێ گرفتەکە، کەواتە تەمەن یەکێکە لە هۆکارەکان. هەنێ نەخۆشی بۆ ماوەیی یەکێکە لە هۆکارەکان کە ڕوئەیە ئاستی بیستندا ئەوەزێنێ. بەڵێ، ترۆما و بەرکەوتنی. بەڵێ، ئیلتیهاباتی گوێ یەکێکی ترە لە هۆکارەکان. هەنێ نەخۆشی درێژخایەن وەکو شەکرە، وەکو نەخۆشی خوێن، ئەمانە هۆکارن. بەکارهێنانی هەنێ دەرمان وەکۆوانی کە بەداخەوە شێر پەنجەیان هەیە و هەنێ دەرمان کە پێویستە بەکاری بێنن، ئەمانە یەکێکە بێ لە سەبەبەکانی دابەزینی ئاستی بیستن. یەکێکی تر لە سەبەبەکانمان لە دنیای ژاوەژاوی ئەمڕۆیە ئیشە، ئەو ئیشانەی کە یەکەین ممکنە ئیشەکان، بەڵێ ممکنە یەکێک بێ لە سەبەبەکان. بەکارهێنانی زۆری هێدفۆن، ئەمانە یەکێکی ترە لە سەبەبەکانی دابەزینی ئاستی بیستن. زۆر باشە دکتۆرە، ئەم هۆکارانە ئەگونجێت لە هەموو تەمەنێکان ڕوودەنوانیە؟ بەڵێ، بەڵێ، بیستن گرفتێکە کە پەیوەندی بە ڕاستە لەگەڵ هەڵکشانی عومرازیاکە، بەڵام پەیوەندی بە عومرەوە نییە، لە گەشت عومرەکانەوەیە. بەڵێ، نەخۆشی کە باسمان کردوتمان هەنێ نەخۆشی واکە، جگەرە کێشان یەکێکی ترە لە سەبەبەکان. جاری هەیە بە بۆنەی بەرکەوتنی زەبرێکی دەرەکیەوە تووشمان ئەبێ. بۆ نمونە حادیسەیەکی سیارەی کردووە کەوتووەتە خوارەوە لە سەروان، ئەمانە یەکێکی ترە لە سەبەبەکانی دابەزینی ئاستی بیستن. جاری وای هۆکاری دیکە، بەڵێ هۆکاری ترمان زۆرە، ئێمە لە هۆکارە دیارەکان باسەکەین. یەکێکی تر لە هۆکارەکان کە گرنگە بەلامەوە باسی بکەین، ئێسقانەکانی ناوگوێ جاری وا هەیە لە جێ ئەچێ، یان ئەوەتانە کلسەکە
ئەمە بەرزبوونەوەی زەختی گوێ یەکێکی ترە لە سەبەبەکان. دکتۆرە هۆکارە باوەکان ئەوانی کە زۆرتر باوە ئێمە ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەمانە تووشمانە بێت هۆی لاوازی بیستن ئەوانە کامانن. وەک باسمان کرد عمر هۆکارێکە هەرچەنە داوەزینی ئاستی بیستن پەیوەندی بە عمرێکەوە نییە ناکرێ بڵین لەم عمرەیە بە تایبەتی ڕوئەیە لە عمرێکی ترا ڕوونایە لە گشت تەمەنەکانە ممکنە ڕووبە بەڵام زیاتر لە عمری گەورەیە ڕوەیە لەگەڵ هەڵکشانی تەمەنا بە شێوەیەکی سروشتی هەروەکو چۆن هەموو هەستەوەرەکانی ترکارە کاتە سەری بیستنی ژێکێکی یەکە بێ ئێکێکە لە هەستەوەرەکانی کە کاریەکرێتە سەر. یەکێکی تر لە هۆکارە باوەکان لە دنیای ژاوەژاوی ئەمڕۆمانە بەکارهێنانی زۆری هێدفۆنە یاخودە و ئیشانەی کە ئەیکین بۆ نمونەیەکێک لە معمەلێکە ئیشەکە دەنگی جیازەکانی کە لە معمەلەکەیە هەیە سەوتیان زۆر بەرزە بێتە هۆکاریەوەی کە ئاستی بیستنی داببەزێ. زۆر باشە دکتۆرە لە ئێستا ئەوەی کە زۆر باوە بەڕاستی بەکارهێنانی سەماعەیە بە زمانی هاوڵاتیان یا هێدفۆن با بڵێن ئێرپۆت ئەمانە خەڵک زۆر بەکاری دێنێ خەریکی ئیشێکە مەشغوڵە لە ماڵەوەیە لە ناو هەندێجا لە ناو سیارەشە هێدفۆنێکی کردوتە گوێی وەکڵێ گوێ لە شتێکەگرێ گۆرانی فارسی ئاخر سەوت کردووە ئەمە تا چەند زیانی بۆ لاوازی بیستن هەیە لاوازبوونی بیستن باکی ئەگەر یەکێکمان لە تەنیشت یەکێکەوە بین و گوێ لە سەوتی هێدفۆنی لە گوێ بێ و تۆ گوێت لە سەوتەکە بێ باکیدی گەشتوتە ئاستێک کە زیانی بۆ بیستنی هەیە بەڵام ئەمە بە تەنیان هۆکار نییە بۆ ئەوەی کە بڵین باکیدی زیانی بۆ بیستنی هەبووە چەند شتێکی تریش هەیە کە هۆکارن بۆ ئەوەی زیان بە بیستن بگەیەنێ ئایا ڕۆژانە چەند سەعات بەکاری ئەهێنێ کە بەکاری ئەهێنێ لەسەر یەک بەکاری ئەهێنیان بە شێوەیەکی ناوبەناو بەکاری ئەهێنێ یان ئەوتانێ ئەمە خوی ڕۆژانەیەتی ڕۆژانە هەموو ڕۆژە بەکاری ئەهێنێ یان لەوانەیە مانی جارێ بەکاری بێنێ ئاستی سەوتەکە شەنێ بەرزە ئاستی سەوتەکە ئەکید کە گەیشتوێتە دەرەجەیە کە گوێت لێتی لە تەنیشتیەوە یعنی ئاستی بیستنی بەرزە ئاستی سەوتەکە زۆر بەرز کراوەتەوە بۆیە لە دەرەوە گوێت لێ زۆر باشە ئەگینا بە شێوەیەکی ئاسایی ئەگەر لە ئاستێکی بیستنی کەما گوێی لێ بگرێ زیانێکی ئەوتۆی نابێ. باشە دکتۆر ئێمە چەند شێوازێک هێدفۆن یا با بڵێن سەماعەمان هەیە ئەم شێوازەمان هەیە کە پێوتری هێدفۆن و ئەمەش کە بە تەواوی ئەچێتە گوێوە ئەگەر بیکەیتەوە هاوڵاتیان بیبن ئەم دوو جۆرەیان کامیان باشترە ئێرپۆدە بەڵێ ئەمەیان هێدفۆنە باش ئەم دوو جۆرەیان کامیان تەندروسترە کامیان تەندروسترە بەئەکیدی ئەمەیان تەندروسترە زیانی کەمترە بۆچی چونکە ئەمە کە لەسەر گوێمان دایئەنێین ئەمە کە لەسەر گوێمان دایئەنێین ئەبێتە هۆکارێ بۆی وژەوژی دەرەوە ژاوەژاوی دەرەوە قەتعکە کە ژاوەژاوی دەرەوەشی قەتع کرد ئێمە پێویستمان بەوە نییە کە سەوتی ڤۆلیۆمەکە زۆر بەرزکەینەوە بۆی گوێت لە ژاوەژاوی دەرەوە نەبێ باکسی ئێرپۆدەوە ئێرپۆد کە بەکاری ئەهێنی کە ئیکەیتە گوێت ژاوەژاوی دەرەوە بە شێوەیەکی تەواویەتە ناو گوێت بۆ ئەوەی پێویستە بێ دەنگەکەی پێویستەکردن بۆ ئەوەی گوێت لەو ژاوەژاوە نەبێ دەنگەکەی بەرزەکەیتەوە بەم نەوعەش زیاتر زیان بە گوێگەێنێ زیان بە ئاستی بیستنەگەێنێ. زۆر باشە دکتۆر ئەمە سەبارەت بە یەکێکی تر لە زیانەکانی عفو یەکێکی هەر زیانی بەڵێ هێدفۆن کە بەکاری هێنی ئێرپۆت کە بەکاری ئەهێنی کە چێتە ناوگوێ لەوانەیە عزێتی گوێ بە لەوانەیە ئیلتیابات دروستکە لەوانەیە بێتە هۆی کۆبوونەوەی شەمع ئەمانە هەمووی زیانەکانی بەکاریهێنانی ئێرپۆدن کە لە هێدفۆنان نییە لەبەرۆ من هەموو جارێ ئەڵێم ئەگەر بەکاریشی ئەهێنن هێدفۆن بەکاربێنن بەکار نەهێنانی باشترە بەڵام ئەگەر هەر بەکاریشمان هێنا با هێدفۆن بێ ئێرپۆد نەبێ. زۆر باشە دکتۆر ئەمە سەبارەت بە هێدفۆن و سەماعەکە بەکاری هێنین بەڵام ئەگەر بەم هێدفۆنە یا بە ئێرپۆدەکە گوێ لە شەجەریانیش بگرین هەمان زیانی هەیە خۆی ئەکرێ ئێمە لە ڕۆژانە لە ژیانمان لە ژیانی ڕۆژانەمانە ئەکیدی گوێمان لە سەود ئەبێ بەڵام هەموو شتێ بە سەوتێکی ئاسایی بە سەوتێکی نزم زیانێکی زۆر گەورە ناگەیێنێ یاخود بڵین زیان هەر ناگەیێنێ بەنمونە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بەردەوام گوێمان لە سەوتی سەلاجەیە لە ماڵەوە بی یا گوێت بە سەوتی سپلیتە ئەمانە چونکە سەوتەکانی زۆر نزمە زیانێکی وا ناگەیێنێ هیچ زیان بەگوێ ناگەێنێ بەڵام لەگەڵ بەرزکردنەوە هەروەکو لە سەرەتاشا باسمان کرد چەند هۆکارێ هەن بۆ ئەوەی کە زیان بگا بەگوێت لەوانە بەرزکردنەوەی ئاستی دەنگەکەی ڤۆلیۆم بەرزکردنەوە کاتەکەی بۆ ماوەی چەنە گوێی لێ ئەگری ئایا بەردەوام گوێی لێ ئەگری یان ناوە قەتعیەکەی تو جارێکی تر گوێی لێ ئەگریتەوە اینجا ئەمە خۆی ڕۆژانەیە
یاخود ئەکرێ بڵێن لە هەفتەیەکا جارێ گوێت لێبێ یان لە مانیەکا جارێ گوێی لێگری ئەمانە هەمووی هۆکارن. بەڵێ باشە دکتۆرە ئەی نیشانەکان چییە؟ ینی من چۆن بزانم کە بیستنم باش نییە یان با بڵێن نیشانەکانی لە دەستدانی توانای بیستن گرفتی بیستن بەڵێ نیشانەکانەشێ خۆمان هەستی پێ بکەین ئەو کەسێک کە گرفتی بیستنی هەیە خۆی هەستی پێ بکە یاخود دەوروبەرەکەی هەستی پێ بکە بنمونە ئەو کەسێک کە هەستی بیستنی دابەزیوە دایمەن گلەی ئەوەی هەیە لە بەرامبەرەکانی ئەڵێ لە ژێر لێەوە قساکە یان ئەڵێ زۆر بە نزمی قساکە یاخود دایمەن داواکە ئەڵێ دەنگم بۆ بەرزکەرەوە گوێم لێی نییە بە سەوتی پێت دووبارە ئەکاتەوە بە بەرزی قسە بکە ئەمانە هەمووی نیشانەی ئەوانن کە گرفتی بیستنیان هەیە بۆ نمونەگەر لە ماڵەوە لەگەڵیان نابژیت ئەبینی سەوتی تەلەڤیزۆن زۆر بەرزەکاتەوە خۆی ئەگەر بێت و بۆ دباس بکە زۆر جار گلەی ئەوەیان هەیە ئەڵێن سەوتێکی زیایە لە گوێمانایە لە ئاستێکی بەرزە کە ئاستی بیستن زۆر دابەزێ بێتە هۆکاری ئەوەی کە هەر تێکەڵاوی خەڵک نەکە گۆشەگیرە بێ لەگەڵ خەڵکە خصوصەن لە کاتی قەرەباڵخیا زۆر باش گویان لە شت نابێ ئەگەر یەکێ ئاستی بیستنی ئاسایی بێ لەگەڵ یەکێکا کە ئاستی بیستنی دابەزیوە کە هەردووکیان گوێ لە شتێکە گرن ئەو کەسەی ئاستی بیستنی دابەزیوە تەرکیزێکی زیاتری ئەوێ لەبەرەوە ئەبینی زۆری شیلاکە بێ لە کاتی گوێگرتن زۆر تەرکیزەکە بۆی گوێی لە باش لە بابەتەکەنی زۆر باشە دکتۆرە مە سەبارەت بە نیشانەکان هیچ نیشانەیەکی دیکەیان هەیە ما بێتەوە باسی خۆی ئەوەی کە زۆر ئەیبینم باوە لە ناو هاوڵاتیانە بەرزکردنەوەی دەنگی تەلەڤیزۆنە و بوونی سەوتی زیایە لە گوێیە زۆر باشە چ کاتێک پێویستەکە هاوڵاتیان لە ماڵەوە بۆ ینی سەبارەت بە گرفتی بیستن چ کاتێک پێویستەکە سەردانی پزیشک بکەن چ گرفتێک تۆ ئامۆژگاریانەکەی کە فەرامۆشی نەکەن لە ماڵەوە ئەگەر هەستیان پێکرد بینیان پێویستەکە سەردانی پزیشکی بیستن و هاوسەنگی یاخود بۆ نمونە خورگوڵ و توژە بەڵێ بە شێوەیەکی عام هەموو کەسێ لە دنیاە پێویستەکە لە بینی 5 ساڵ بۆ 10 ساڵە سەردانی دکتۆر بکە ئەوەی کە گرفتی ئاستی بیستنی هەیە خۆی لە ئەساسا هەیەی هەموو ساڵە پێویستەکە چێکێک بکاتەوە بەڵام ئەو نیشانانەی کە هی یەکێکی ئاساییە و لە پڕ دروستە بێ و پێویستەکە سەردانی پزیشکی بۆ بکەین بوونی ئازارە لە گوێیە لە پڕ دروستبوونی ئازارێک لە گوێیە ئەمە پێویستەکە سەردانی پزیشک بکە یاخود دەردانی خوێن لە گوێ یاخود جەراعەت ئەمە خوێن یان جەراعەت لە گوێ بێتە دەرەوە لە یەک گوێیان لە هەردوو گوێکە پێویستەکە سەردانی پزیشک بکە سەرگێش خواردن یاخود دڵتێکەڵاتن سەرگێش خواردن و دڵتێکەڵاتن بە یەکەوە ئەمە پێویستەکە سەردانی پزیشک بکە لە پڕکەبوونی گوێ دروستبوونی دەنگی زیایە لە گوێ ئەمانە هەمووی نیشانن بۆ ئەوەی کە پێویستەکە بە زووترین کا سەردانی پزیشک دکتۆرە پرسیارێکی دیکەش هەیە ئایا من کە هێدفۆن بەکارهێنم هەردوو گوێ چکە بەکاربێنم یا یەک دانای هێدفۆن هەیە تەنها یەک دانێ یا توانی خۆت بۆ نمونە یەک دانیان بەکاری بێنی کامیان باشترە باکیدی یەک دانە بەکاربێنی باشترە بەڵام یەکدانەکە بە شێوەیەکی بەردەوام نەبێ یعنی ئەگەر یەک دانت بەکارهێنا ناوەناوە بیکەرە گوێەکەی ترت ئەگەر نیو سعات لەم گوێیە تابوو نیو سعاتیش بیکەرە گوێەکەی ترت یانەوەتە ئەمڕۆ بۆم گوێت بەکارە دێناوە بەیانی بیکەیتە گوێەکەی ترت باشترە بەم نەوە بە شێوەیەکی باڵانسە گەر زیانیش بەربکەوێ بەر هەردوو گوێەکە بکەوێ باشتر دکتۆرە بەرزکردنەوەی دەنگی هێدفۆن تا چەندە خراپە تا چەندە چ کاتێکە بێت هۆی زیانگەیاندن بە ئاستی وەکو باسمان کرد لە پێشووتریشە بە ئەکیدی ئەگەر لە تەنیشتی یەکێکەوە دابنیشی و گوێت لە سەوتی هێدفۆنەکەی بێ ئەکید گەشتووەتە ئاستێکە زیانی هەیە بەڵام وەکو ئەوەی کە بتوانین ڕێک بڵین تا چەند دەرەجە پارێزراوە و تا چەند دەرەجە زیانی هەیە ئەمە شتێکمان نییە بتوانین بە تەواوی بە دەقیقی بێڵین لەم ڕێژەیە لەم ڤۆلیۆمەیە زیانە گەیەنێ و لەم ڤۆلیۆمەیە بێزیانە بەڵام یاسایەکمان هەیە کە توانین بە شێوەیەک بەکاری بێنین بە شێوەیە لە شێوەکان بەکاری بێنین ئەوی 60/60 یعنی لە 60 دەرەجە زیایی مەکە لە ڤۆلیۆمەکە لە 60 دەرەجە بازیانە بێ هەر جیازێکە بەکاریهێنی ئەمەش جیازێ بۆ جیازێکی تر باەکیدی دەرەجەکەی فەرقەکە و ماوەکەشی کە بەکاریهێنی با لە 60 چرکە زیاتر نەبێ یان بە شێوەیەکی تر ئەتوانین بێڵێن بە شێوەیەکی باشتر کە خەڵک باشتر لێ تێبگەن هاوڵاتیان باشتر لێ تێبگەن ئەوەیە کە دەنگی ئەو ئامێرەی کە بەکاریهێنین با لە 2/3 زیاتر نەبێ زۆر باشە دکتۆرە ما سەبارەت بە ئاستی دەنگەکان وەک باسمان کرد
و جەنابێشت باست کرد کەمبوونەوەی ئاستی بیست لە هەموو تەمەنێکە هەیە ئایا لە مناڵی تازە لە دایک بوو یا با بڵێن نیۆنەی تا هەیە ئەگونجێ مناڵێک تازە لە دایک بوو بێ و گرفتی بیستنی هەبێ بەڵێ بەئەکیدی گرفتی بیستن ئەکرێ پێش لە دایک بوونیش هەبێ هەر لە ناوسکی دایکەوە بە هۆکاری بۆ ماوەیی یان ئەوەتانێ دایکەکە تووشی گرفتێک بووە لە کاتی دووگیانیەکەیە ئەکرێ مناڵەکەی تووشی دابەزینی ئاستی بیستن بوو بێ بە ڕێژەی جیاواز. اینجا ئەم هۆکارە من زۆر گرنگە بەلامەوە کە دایکان و باوکان ئاگایان لەم وەزع بێ لەم گرفتە بێ کە لە مناڵا هەیە چونکە لە مناڵی تازە لە دایک بووە گرفتی نەبیستن گرفتێکی شاراوەیە پێی نازانێ گرفتێکی شاراوەیە ئیلا مەگەر ئەگەر تێستت بۆ کردبێ ئەگەر فەحست بۆ کردبێ و بەونەوە عەبزانین کە ئاستی بیستنی دابەزیوە. هیچ ڕێگایەک هەیە کە ئێمە منداڵی تازە لە دایک بوو کە قسە ناکە و ناتوانین بزانین ئایا ئەبیستێ یان نا پشکنینی بۆ بکەین تا بزانین ئاستی بیستنی چۆنە؟ بەڵێ لە هەموو وڵاتانی پێشکەوتووە مناڵ کە تازە لە دایک ئەبێ پشکنینی ئاستی بیستنی بۆ کرێ بۆی بزانین ئاستی بیستنی دابەزیوە یاخود ئاستی بیستنی ئاساییە و هیچ کێشەیەکی نییە. بەڕێزان لە پاشکۆی ئەم جارەی بەرنامەی تەندروستی باز لە کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی پێویست و دروست ئەەکەین بۆ ئەوەی کە سەردانی پزیشک یاخود نەخۆشخانەکانەکەین پێویستە ئێوەی خۆشەویست جێبەجێ بکەن تاوەکو بە شێوەیەکی ئاسان هەم بۆ خۆتان هەم بۆ ئەو کلینیکە ئەو پزیشکە ئەو نەخۆشخانەیە ئەو کارمەندە بەڕێزانی کە سەردانیانەکەن کارەکە ئاسان ببێت و بە شێوەیەکی دروست نەخۆشەکەتان دەستنیشان بکرێ و پاشان چارەسەر بکرێ. کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی هەن کە لەم پاشکوێدا پێتانێ ناسێنم سەرئەنجام ئەبێتە هۆی ئەوەی مامەڵەکردنێکی تەندروستان هەبێ لەگەڵ ستافی نەخۆشخانەکان. سەرەتا پێش هەموو شتێ کاتێک کەسێکتان تووشی گرفتێکی تەندروستیە بێ پێویستە جیای بکەنەوە ئایا ئەم گرفتێکی تەواریع فریاکەوتن کتوپڕە یاخود گرفتێکی ناتەواریعە یا گرفتێکی ئاساییە پێویستی بە خێرا بەدەمەوە چوون نییە کتوپڕ نییە. لەوانەیە پۆڵێنکردنی ئێوەی هاوڵاتی بۆ حاڵەتی فریاگوزاری حاڵەتی فریاکەوتن و تەواریع جیاواز بێ لە پۆڵێنکردنێکی زانستی. لەوانەیە ئێوە هەر کەسێک ئازارێکی هەبێ هەر کەسێک کۆکەیەکی هەبێ و پەتایەکی گرتبێ و ناڕەحەت بێ پێی بڵێن تەواری لەوانەیە کەسێک بۆ نمونە ئازارێکی گەدەی هەبێ ئێوە پێ بڵێن تەواری لەوانەیە ئەگەر بۆ چەند جارێک سکی چوو بێ ئێوە بە تەواری هەژماری بکەن. بەڵام لە ڕاستیدا حاڵەتە تەواریەکان کۆمەڵێک حاڵەتن ئەو حاڵەتانن کە ئەگەر نەخۆشەکە لە ماوەی کاتژمێرێکە بۆ نمونە یا چەند کاتژمێرێکە چارەسەری پزیشکی پێنەگات لەوانەیە مەترسی بۆ ژیانی دروست بکات. ئەمە بڵێن نەخۆشە تەواریەکان نەگرێتەوە. بەڵام بەشێکی زۆری لەو نەخۆشانەی کە بەداخەوە ڕۆژانە سەردانی تەواریەکانەکەن بریتین لە حاڵەتی ناتەواری ئەوانەی کە پێویستیان بە فریاگوزاری خێرا نییە پێویستیان بە بینینی پزیشک نییە خێرا لەلایەن لە نەخۆشخانەکەدا چ ئەمانە چ ئەوانەی کە ئەچنە هەندێک کلینیک و یا لای پزیشکێکی تایبەت. سەرەتا وەک گوتم پێویستە بزانین ئایا حاڵەتەکە تەواریە یاخود نا. تۆ کە 3 ڕۆژە ئازارت هەیە 3 ڕۆژە پەتات گرتووە قورگت ئێشێ ئازاری گەدەت هەیە پێویست ناکات سەردانی فریاکەوتن بکەیت چونکە ئەمە حاڵەتێکی درێژخایەنە و ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامە و پێویستی بە فریاکەوتنی خێرانیە توانی بڕۆیتە لای
پزیشکێکی تایبەتمەند جا چ لە کلینیک بێت یا لە نەخۆشخانەکان یا لە ئیستیشاری نەخۆشخانە حکومیەکان کە ئەمە ئەتوانێت بە دوواداچوونی بۆ بکە و تەشخیصت بکە و چارەسەر بۆ بنووسێت. یەکێکی دیکە لەو هەڵانە کە گیانەکردنەوەی حاڵەتەکانە و سەردانی تەواریەکەن ئەو نەخۆشانی کە حاڵەتەکانیان غەیری تەواریە نەخۆشەکە خۆی زەرەرەکە لەبەرەوەی ئەو پێداویستیانی کە لە تەواریە ئەو پزیشکەی لە تەواریە ئەو کارمەندە بەڕێزانی لەوێن ئەو پێداویستیانەی کە لە تەوارین پێداویستی دەستنیشانکردنی درێژخایانی نەخۆشیەک نییە. واتە تۆ کاتێتەوەی بە دوواداچوون بۆ گرفتێکت بکەیت تەشخیصی بکەیت ماوەیەکی زۆرە گرفتەکەت هەیە پێویست ناکات سەردانی تەواری یاخود فریاکەوتن بکەیت. لەبەرەوەی لەم شوێنانە تەنها حاڵی ناجێگیری نەخۆش یا کاتی نەخۆشێک بای تەندروستی ناجێگیرە حاڵەتێکی تەواری هەیە جێگیر ئەکرێت دواتر داغڵی قاوشەکرێت تاکو بە دوواداچوونی بۆ ئەکرێت. بۆیە زۆر گرنگە حاڵەتی تەواری لە غەیری تەواری جا بکەینەوە. خاڵێکی دیکە بریتێلەوەی هەڵبژاردننی ئەو شوێنەی کە سەردانی ئەەکەیت. طبعاً بە دڵنیای ئێستا لە کوردستاندا هەم سیستەمی پرایڤیت تایبەت هەیە هەم سیستەمی حکومی هەیە. ئێمە با بە شێوەیەکی گشتی قسەکانمان لەسەر سیستەمی حکومی بێ بە نمونەی هێنینەوە کە ئەبێ شوێنەکەت هەڵبژێری ئایا پێویستت تەنها بە بینینی پزیشکێکی گشتیە لە بنکەیەکی تەندروستی یاخود پێویستەکە سەردانی پزیشکێکی پسپۆڕی وردی ئەو بوارە بکەیت یاخود هەڵبژاردننی شوێن هەندێک جار ینی تەنها ئەوە نیە کە شوێنەکە هەڵبژێری یا پزیشکەکە هەڵبژێری پێویستە بزانی سەردانی چه پسپۆڕێکەکەی کە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان. ئێستاش بەشێکی زۆر لەو نەخۆشانەمان کە ئازاری لە پڕی سکیان بۆ دێ سەردانی بەشی هەناوی ئەکەن لە کاتێکە ئەمانە بەشێکی زۆریان پێویستیان بە سەردانیکردنی بەشی نەشتەرگەری هەیە. واتە بە شێوەیەکی گشتی جاکردنەوەی ئەو پسپۆڕەی کە پێویستەکە سەردانی بکەیت خاڵێکی گرنگە. هەندێک جار و نەخۆشانی کە گرفتی کەم خوێنیان هەیە لەوانەیە سەردانی پسپۆڕێکی هەڵە بکەن. هەندێک نەخۆشمان هەیە بەهۆی گرفتێکەوە کە پێویستیان بە پزیشکی هەناویە سەردانی پزیشکێکی دیکە ئەکەن کە ئەمە زۆر گرفت دروستەکە. لەم کاتانەدا پێم باشە ڕاوێژ بە کەسێکی نزیکی خۆتان بکەن کە لە بواری تەندروستی بێت چ پزیشک بێ یاخود پەرستار کە لەوانەیە زیاتر ئاگای لە بارودۆخەکە هەبێت. خۆشەویستان خاڵێکی گرنگ پاش ئەوەی کە شوێنە دیاری کرد سەردانی بکەی ئەوەیە ئەو کەسە لەگەڵ نەخۆشا بێ ئەو کەسە هاوڵی نەخۆش بێ کە زیاتر ئاگای لە باری بارودۆخی نەخۆشەکە هەیە و زیاتر لە ماڵەوە لەگەڵێتی. زۆر کات ئێمە نەخۆشیێتە لامان ژنێکی بەتەمەنە کاتێک ڕێنمایی پێدەین کاتێک دەرمانەکانی بۆ ڕێکەکەینەوە ئینێنە ماڵەوە ئەم ژنە بەتەمەنە بە حکمیەوەی کە تەمەنی هەیە لەوانەیە زۆر باش نەتوانێت شتەکانی بیر بمێنێ و خوێنەواری نییە. ئەم ڕێنمایانەی ئێمە وەکو خۆی جێبەجێ ناکە لە ماڵەوە تووشی هەمان گرفتە بێتەوە دووبارە بێ بیهێنەوە بۆ نەخۆشخانە. ئەو هاوڵەی کە لەگەڵێتی ئەڵێ ئەمە پورزایەتی ئەڵە کەسێکی دوورێتی دراوسەیەکیانە دوایی لە ماڵەوە هەر لەگەڵی نییە ئەمە دووبارە گرفتی بۆ دروستەکە. باشتر وایە بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە ئەوانەی کە پێویستیان بە وەرگرتنی ڕێنمایی پزیشک هەیە هاوڵێک لەگەڵیان بێ کە لە ماڵەوە لەگەڵیانە. ئەگەر نەبوو کەسێکی خوێنەوار کە لە نزیکی خۆیان بێ بتوانێت دوایی لە ماڵەوە سەرپەرشتی بکە و ڕێنمایەکانی بۆ جێبەجێ بکە. یەک هاوڵت لەگەڵ بێت کە لێت تێبگا و لە پزیشکەکە تێبگا و دواتر سەرپەرشتی بکە لەوە باشترە کە دە کەس لە بەردەم نەخۆشخانە خەریکی تەکلیف و تەکلیفکاری بن بۆی بێنە ژوورەوە و تەنها دەستی پزیشکان و کارمەندان بگرن بەبێ ئەوەی هیچ ڕۆڵێکیان هەبێ لە بەرەو پێشبردننی چارەسەری نەخۆشەکەتان. بۆیە ئەمە ژێکی تر لە گرفتەکان بەڕاستی ئەو نەخۆشانی کە ئەتوانن ڕێ بکەن ئەتوانن هۆشیان هەیە کۆمەڵێک معاناتیان نییە پێویست بە دوو مرافق و سێ و چوار و پێنج و حتا شەش یعنی هەندێک جار لە قاوش سەردانی نەخۆشێکەکەی 6 کەس دەوری لێدا و مەجای تو هەر نییە ببینی. اینجا هەر یەکیان بە شێوەیەک پرسیارێکەکەن هیچیشیان پرسیارەکە ناگاتە جێی خۆی و دواتر سوودی لێ نابینن. بۆیە کەمکردنەوەی ژمارە ئەو کەسانی لەگەڵ نەخۆشە ڕۆن بۆ خۆت باشە بۆ پزیشکەکەت باشە بۆ نەخۆشخانەکەت باشە. خاڵێکی زۆر گرنگ بریتە لە پشکنین و هێڵکاری و ئەشیعە و پێداویستیە پزیشکە کۆنەکانت. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە لەگەڵ دەرمانەکانت. هەندێک جار نەخۆشێک دێتە لات بۆ نمونە نەخۆشێک دێتە لات گرفتی ئازاری گەدەی هەیە باشە ئەم نەخۆشە تۆ پێویستەکە چەند پرسیارێکی لێ بکەی پاشان فەحسیەکەی خۆت پاشان پشکنینی خوێن لەوانەیە نازور ئەمانەی بۆ بکەیت
نەخۆشەکە پێشووتر سەردانی بنکەیەکی کردووە، سەردانی نەخۆشخانەی کردووە، سەردانی پزیشێکی دیکەی کردووە، هەندێک پشکنینی بۆ ئەنجام درراوە. ئەگەر نەخۆشەکان پشکنیانم بۆ نەهێنێتەوە لەوانەیە من هەمووی لە سەرەتاوە دەست پێ بکەمەوە، کاتمان بڕوا، مەسروفێکی زۆر بکە نەخۆشەکە. بردنەوەی پشکنینە کۆنەکانت بە تایبەتی بۆ نمونەی هەڵکاری دڵی کۆن. هەندێک جار ئێمە لەسەر تەختیتی دڵ یاخود هێڵکاریەکی دڵی پێشووتر قەرارە دەین ئایا ئەم گرفتەی کە ئێستا لە دڵتا لە هێڵکاریەکە تا هەیە کۆنە یا تازەیە، پێویستت بە چارەسەری دڵت هەیە یاخود نا. هێڵکاری دڵ ئەشیعە من ناڵێم ئەشیعی بڵێن دەدانت بۆ کرابێ هەردەکەی بێنی، عادەتەن ئەوەی کە شتێکی تێدا بووە پشکنینە تازەکانت بۆ نمونە چەندین جار تۆ پشکنینی فرمانی گوشیلەت کردووە، کۆتاییەکەیان بهێنە با ئاگادار بین کە ئێمە گوشیلەت چۆن بۆ بەگشتی هێنانەوە لەگەڵ خۆتا بۆ دەرمان لە هەمووی گرنگتر دەرمانەکانە. ئێمە هەندێک جار دەرمان بۆ نەخۆش ئەنووسین پێویستمان بۆی بزین لە ماڵەوە چی هەیە، ئایا ئەگەر ئێمە بۆی بنووسین لە ماڵەوە دووبارە نابێ، ئایا لەگەڵ دەرمانەکەی ماڵەوەی ئەگونجێ. ئەمانە زۆر زۆر گرنگن. من هەموو جار بە نەخۆش ئەڵێم کوا دەرمانەکانت کە لە ماڵەوە بەکارهێنی، ئەڵێ بیرم چووە نەمهێناوە، ئەڵێم باشە ئەگەر تۆ بۆ لای پزیشک نەیهێنی ئەی بۆ کوێ بێ، خۆ نایبێ بۆ سەیران لەگەڵ خۆتا. بۆیە زۆر گرنگە کە سەردانی پزیشکەکەی، کە سەردانی نەخۆشخانەکەی دەرمان و پشکنینە کۆنەکانت پێ بێ. خاڵێکی دیکە بریتە لە تەداخل نەکردن، دەستێوەرنەدان لە کاروباری پزیشکەکەت. زۆر کات نەخۆش هەیە کاتێک چارەسەرەکەی بۆ نووسی. خۆشەویستان، هەر نەخۆشێک ئازاری گەدەی هەبوو مەرج نییە وەکو ئازارێکی گەدەی دیکە چارەسەر بکرێ. من لە قسەکانم زیاتر ئازاری گەدە بە نمونە ئەهێنمەوە بۆی بەرچاوڕوون بن. ئازاری گەدە هەیە شەرپەنجەی گەدە دەرەچێ، ئازاری گەدە هەیە برینی گەدە دەرەچێ، ئازاری گەدە هەیە هەوکردنی گەدەیە، ئازاری گەدە هەیە بەهۆی دەرمانێکە، ئازاری گەدە هەیە بەهۆی ڕەشانەوەکەت بووە، ئازاری گەدە هەیە هۆکاری دیکەی لە پشتە بەهۆی پەنکریاسە، بەهۆی دڵە، بە تایبەتی لە بەتەمەنەکانە زۆر کات گرفتی دڵ بە گەدە دەرەچێ. ناکرێت تۆ کە نەخۆشەکەت گرفتێکی هەیە دەست لە کاری پزیشکەکەت وەربدەی و بڵێ فڵان فەحسمانەوێ و فڵان پشکنینمانەوێ، لەبەرەوەی پزیشکەکەت لە تۆ شارەزاترە و ئەزانێت چی پێویستە بیکات بۆ ئەوەی چارەسەرێکی باشت بۆ ئەنجام بدا. یا نەخۆش هەیە ئەڵێ من فڵان خزمم ئەو شتەی هەبوو، فڵان دەرمانمان بۆ کڕی باش بوویەوە. خۆشەویستان، ئەگەر هەمان نەخۆشیشت هەبێت لەگەڵ کەسێکی دیکە، هەمان نەخۆشی بە هەمان شێوە، لەوانەیە چارەسەری تۆ جیاواز بێت لەگەڵ کەسێکی دیکە، تۆ تەمەنت جیاوازە، لەوانەیە دەرمانێکی دیکە بەکاربێنی، لەوانەیە نەخۆشەکەی تۆ لە قۆناغێکی دیکەیا بێ، لەوانەیە تۆ زەعیفتر بی ئەو قەڵەوتر بێ. بۆیە بە هیچ شێوازێک پێویست ناکات دەستێوەر بدەیت لە کاروباری پزیشکەکەت بۆی بە شێوەیەکی دروست کارەکانت بۆ ئەنجام بدا و پەلەی لێ نەکەی. خۆشەویستان، خاڵێکی دیکەی لە هەمووی گرنگتر و کۆتایی بە پاشکۆی بەرنامەی تەندروستی ئەم جارە مەهێنم، کاتێک نەخۆشەکەت گرفتێکی هەیە ئەتەوێ گرفتەکەی بدۆزیتەوە و چارەسەری بکەی، پێش ئەوەی سەردانی پزیشکەکەت بکەی لەم لاولا لە دەرمانخانە سربەخۆ بەبێ ڕێنمایی پزیشک، ئەوەی کە پێی دەوترێت پزیشک و نەخۆش ئەبینێەوە تەشخیصیەکە، پشکنینی بۆ کاو تەشخیصیەکە، چارەسەر وەرمەگرە، چونکە لەوانەیە کاتێ دێیتە لای ئێمە چارەسەرەکەت هەڵەبوو بێەوە ئیشەکەی ئەمەی بە ڕێگایەکی دیکەدا برد بێ. خۆشەویستان، بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم. خواتان